هەر کێشەیەک لە گەرمیانە هەبووە چارەسەر نەکرایە بە کەس پەنایان بۆ شێحسێنەیەنا. شێحسێنی هەزارکانی خوێنەوارێکی چاک بووە. وەڵا حکومەتی بەعەس ئافووی کردوتی 150 کەس هەڵبژێرە کێ خۆت حەزەکەی؟ ئێمە ئەفوویەکەین لەگەڵ تاویشتی ئەگەر ئەم خەڵکە ئەفوو نەکەن منیش ئەفووم ناوی. دواتر حکومەتی بەعەس ئەنفالی کردی تر ئەوە سەر ئەنجامەکەیان کەس نازانێ مەسیریان چی. گوانە ئەمە موعجیزەیەکە کە لێرە ئەم شتە ڕووی داوە. جەنابی مامجەلال لە دوای وەفاتی شێخ کاکە حەمە وەکو ڕێزێک دوو تفەنگی بە دیاری بۆ شێحسێنی خاڵم ناردووە. من هیواکەریم شێحسێنی هەزارکانی خاڵمە. شێحسێنی هەزارکانی لە دێ هەزارکانی سەرقاڵ بوو بە شێخی ئیرشاد بوو بە فەلاحەتەوە بە سوڵح و ئاشتیەوە پیاوێکی خۆشەویست بوو لە ناو خەڵکە. خەڵک زۆر ڕێزی لێ ئەگرت. هەر کێشەیەک لە گەرمیانە هەبووە چارەسەر نەکرایە بە کەس پەنایان بۆ شێحسێنەیەنا. شێحسێن خۆی و ماڵ و مناڵی کردە قوربانی لە پێناو میلەتەکەیە. 3 جار ئازادیان کرد، پێیان وت خۆت و 150 کەسیش لە مورید و دەروێشەکانە ئازادن، بەڵام ئەو ئازادبوونەوەی ڕەت کردەوە. وتی ئەم خەڵکە هەمووی لەگەڵ منە هاتووە، مەسیری منیش ئەبێ مەسیری ئەم خەڵکە بێ. شێحسێنی هەزارکانی خوێنەوارێکی چاک بووە، زۆری حەز لە خوێنەواری بووە. لە زمانی فارسیە شارەزایەکی باشی هەبووە، لە زمانی عەرەبیە، لە زمانی کوردیە. پیاوێکی خۆشەویستی کەسایەتیەک بۆ لە ناوچەکەیە، خەڵک زۆر ڕێزی لێگرتووە. لە پێشە بە خێراتنی کەناڵەکەتانە کە مەرکومان و بوونتان پێشاتن بۆ لای ئێمە. وەڵا ناوی خۆم مەلیکە کاکە حەمە فەرەت، شێخ فەرەت. وەڵا شێحسێن پیاوە سادە و ساکار بوو، پیاوە بوو لەگەڵ هەموو کەسا گونجاو بوو. سەرەتای خوێندنی لە لای مەلا تەواو کرد، بە دوای عیلما گەڕا، بەخوا دێوە دێ ئەگەڕیا. ئیتر پیاوێک بوو تالیب بە میوان بوو، میوان دۆست بوو، خزمەتگوزار بوو بۆ هەمووی، لانەی فەقیر و هەژار بوو. پیاوە بێتەکەبوور و بێفیز بوو. وڵا 88 ئەو نازانم ڕێیان و 1000 کەس لێرە خڕ بووە، نان و چێشتی بۆ دروستەکردن. هەرچی ئەو دیانەی سەنگاو بوو لای ئەو بوو هەمووی. تر لەو کاتا دێوە دێ ڕۆیشت نەدێتر لە دێترۆ هاتنە من لە سوورە لەوێ هەمویان. عەفوی قبوڵ نەکرد و ئیتر تەسلیم بوو. ئەوە ئەنجامی بوو. وەڵا حکومەتی بەعەس ئافووی کردوتی 150 کەس هەڵبژێرە کێ خۆت حەزەکەی؟ ئێمە ئەفوویەکەین لەگەڵ تاویشتی ئەگەر ئەم خەڵکە ئەفوو نەکەن منیش ئەفووم ناوی. دواتر حکومەتی بەعەس ئەنفالی کردی تر ئەوە سەر ئەنجامەکەیان کەس نازانێ مەسیریان چی. وەڵاهی هات شەوێ لە ماڵمان بوو، زۆر بێتاقەت بوو، هیچ تاقەتی نەبوو. خەڵکێ زۆرتی دەورەی داوە و نازانم چی بکەم بەرەو کوێ بڕۆم. خەڵک بۆ لای منیەت، خۆ ئەو عەفوو کرابوو بەس عەفوەکەی قبوڵ نەبوو. طبعاً ئەم دێ هەزارکانی لە پرۆسەی ئەنفالە کە هەموو ڕاگوێزەکرێن و ئەبرێن بۆ عەرەبستان. دوای ئەوە کە حکومەتی بەعەس دەسەکا بە ڕوخاندنی دێکان، شۆفڵێنن ئێرە بڕوخێنن. من مناڵ بووم، ئەجێرنەوە ئەڵێن کە شۆفڵەکە هاتووە کەویستێتی ماڵ و مەرقەدەکە بەرتایبەتی مەرقەد و مزگەوتەکە بڕوخێنێ، شۆفڵەکە لە کار کەوتووە و ئیشی نەکردووە. ئامری عەسکەرەکە وتێتی با نەیڕوخێنین، بەداخەوە کە چەند پیاوێکی کوردی لەگەڵا بووە پێی وتوتێتی نەخێر با ئەبێ هەر بڕوخێ، ئێرێش هەر بڕوخێ. ڕوخاندویانە لە دوایە، بەڵام چەند جارێک شۆفڵەکە لە کار کەوتووە تا ئێستش ئەو شایەتانە ئەیگێڕنەوە کە شۆفڵەکە بەرەو مەرقەدەکە بەرەو مزگەوتەکە ڕۆیشتووە، لە کار کەوتووە و ئیشی نەکردووە. یعنی کە توانە ئەمە موعجیزەیەکە کە لێرە ئەم شتە ڕووی داوە.
ئەجێرنەوە لە سەردەمی شێخ کاکە حەمەی هەزارکانیە خوا لێ خۆش بوو هیمەت و بەرەکەتی حازر بێ. جەنابی مام جەلال هاتووەتە ئەم دێیە لە بیدایەتی شەستەکانە پێشمەرگەیەکی زۆری لەگەڵا بووە، زیاد لە 200-300 پێشمەرگەی لەگەڵا بووە. تەمان میوانداریەکی جوانیانەکا و هەموو لێرە نانەخۆن خزمەت ئەکرێن و دوای ئەوە چەک و تفاقی زۆریان پێ ئەبێ پێویستیان بەهێسترە بێت. شێخ کاکە حەمەش هێستری ئەبێ لە دێکەیە هێسترێکیان ئەیاتێ. طبعاً ئەو ڕۆژە هێسترێک زۆر بووە وەکووە بێ کە تۆ لۆریەکە هەبێ و بیەی بە کەسێک، چونکە ئەو سەردەمە هەر بە وڵاخ شت گوێزراوەتەوە کە ئەڕوا جەنابی مام جەلال کە ئەڕوا لێرە ئەڕات. دوای ئەوە شێخ کاکە حەمە طبعاً ئەمە شتێکە لە بەرەکاتی شێخ کاکە حەمە کە پیاوێکی دەم و نفوسپاک بوو و شێخێکی بەڕاستی شێخ بووە. دوای ئەوەی کە مام جەلال ئەڕوا ئەڵێ ئەمە ئەیبینێ کە مام جەلال گەنجێکی ئازا و ئاکتیڤ بووە، بە موریدەکانی ئەڵێ ئەگەر شتێک بۆ کورد بکرێ ئەم ئەیکا، یعنی خۆشی ویستووە، زانیوێتی کەسێکی ئەکتیڤە، کەسێکی چالاکە، بەتوانایە، هەر ناسیوێتی طبعاً بە ئەوەی کە خۆی پیاوێکی خواناز بوو و دەم و نفوسپاک بوو و بەرەکەتی هەبووە. دوای ئەوەش لە ڕێی ئەوە کە جەنابی مام جەلال لە دوای وەفاتی شێخ کاکە حەمە وەکو ڕێزێک دوو تفەنگی بە دیاری بۆ شێخ حوسێنی خاڵم ناردووە، زۆری خۆشویستووە، شێخ حوسێنی زۆر خۆشویستووە، زانیوێتی کەسایەتیەکی دیاری ناوچەکەیە، کەسایەتیەکە کە هەر شتێک هەر ئەرکێکی پێ بسپێرێ بە دۆسۆزیوە جێبەجێ ئەکا. کەسێک بۆ لە گەرمیانە هیچ کەسێ داواکاریەکانی شێخ حوسێنی ڕەت نەکردووەتەوە، لەبەر ئەوەی شێخ حوسێن خۆشەویستی هەمووان بووە، ماڵەکەی لە ڕێگای هەموو کەسێکدا بووە، لە خزمەتی خەڵکا بووە، بەبێ هیچ شتێک هاوکاری خەڵکی کردووە. ماڵەکەی ئوتێلێک بووە بۆ هەموو لێ قەوماوان، بۆ هەموو پێشمەرگەکان، بۆ هەموو ئەو کەسانەی کە ڕویان کردووەتە ئێرە. پرۆسەی ئەنفال لە 1970 لە مانگی چوارە ئەم ناوچانە لە 8 چوارەوە تا 24 ئەنفال دەستی پێکرد بە حکمی ئەوەی کە شێخ حوسێن کەسایەتیەکی دیاری ناوچەکە بوو. لەم سنوورەیە لە هەموو عەشرەتەکان و لە هەموو دیەکان هاتوو بوونە هەزارکانی بۆ ئەوەی پرس و ڕای شێخ حوسێن بزانن کە ئەو بۆ کوێ ئەچێ و بەنیازی چییە. شێخ حوسێنیش خەڵکێکی زۆر کە لێرە لە هەزارکانی کۆ ئەبنەوە لە پرۆسەی ئەنفالە پێیان ئەڵێ ئەچینەوە و خۆمان تەسلیمەکەین. بە هەزاران کەسی لەگەڵا بێ لە خۆشەویستان و لە موریدان و لە دۆست کە ئەچنەوە خۆیان تەسلیمەکەن. طبعاً ئەو کە یەکسەر ئازادی ئەکەن لێوێ پێی ئەڵێن تۆ شێخ حوسێن خۆت ئازادی خۆت و ماڵ و مناڵت. ئەم پرۆسەیە 3 جار ئەوان تەنانەت لە نوگرە لە تۆپزاواش هەر ئازادیان کردووە، 3 جار ئازادیان کرده بوو. ئەو ڕەتی کردوێتەوە کە بە تەنها و خۆی و ماڵ و مناڵەکەی ئازاد بێ، خۆی کردە قوربانی بۆ میلەتەکەی. بەڕاستی ئەمە هەڵوێستێکە لە مێژووی کووردا دەگمەنە، هەر نیشە بگرە لە مێژووی کووردا. ئەم هەڵوێستە تا ئێستا کەس نەی نواندووە، شتێکی جوانە، ئەکرا ئیشی لەسەر بکرایەتە بنەمایەکە لە مەدرسەکانە لە مەکتەبەکانە بخوێنرایە مناڵەکان بۆ ئەوەی پاشە ڕۆژ بزانن ئەنفال چییە و کەسایەتێکی وەکو شێخ حوسێن چه هەڵوێستێکی هەبوو بۆ میلەتەکەی و بۆ نەتەوەکەی.